گفتوگۆ لەسەر ئەم پرس و باس و بابەتاکەین بە میوانداری بەڕێز یاکلەتیف نێروەیی لێ پرسراوی بۆردی ڕاگەیاندنی یەکێتی نیشتیمانی کوردستان. یاکلەتیف سڵاو لێ بەخێراتی. زۆر سپاس. زۆر بەخێر بێ سەر چاو. لەسەر ئەو بەشی پەیامەکەی قسە دەکەین کە ئاراستی میدیاکانی کردووە و میدیاکانی یەکێتی ڕاستپاردووە کە وەکو خۆی لە پەیامەکەیدا دەڵێت دانەبەزنە ئاستێک کە هەندێک میدیای دیکە قسەی پێ دەکەن و پەیامەکانی خۆیان بڵاو دەکەنەوە. مەبەست چییە لەمە؟ زۆر سپاس کاکڕان و ڕێز و سڵاو بۆ بینەرانی بەڕێز. مەبەست لەم پەیامەی سەرۆک باوەڵ تاڵەبانی ئەوەیە کە پێمان دەڵێت دوو جۆر میدیا ئێستا لە هەرێمی کوردستان هەیە، میدیایەک کە میدیای بەرپرسیارە و میدیایەکیش کە میدیای نابەرپرسیارە. میدیای بەرپرسیار ئەو میدیایە کە دەیەوێت زانیاری ڕاست و درست بە بینەر، بە جەماوەر، بە خوێنەر، بە گوێگر بگەێنێ و بەرژەوەندی گشتی ڕەچاو بکە و لەسەر سووز و عاتیفەی جەماوەر ئیش نەکە، هەوڵی چاواشەکردنی ڕای گشتی نەدا. و میدیای نابەرپرسیاریش ئەوەیە کە گوێناتە بەم حاڵەتە، وەک لە پەیامەکەش داهاتووە هەر خەریکی بانگەشەی بەردەوامن. ینی ئەم چەمکێکی زۆر سەرنجڕاکێشە واگەر ئێمە سەیری بەشێک لە میدیای هەرێمی کوردستان بکەین بانگەشەی بەردەوام هەیە. بەڵام کام جۆر بانگەشە، چونکە دوو جۆر بانگەشەش هەیە. بانگەشەیە کە لایەنێکی سیاسی بەرپرسیار بێ پەیامی خۆی دەگەیەنێ، بەرنامەی خۆی دەگەێنێ بۆ داهاتوو، سیاسەتی لایەنەکەی خۆی بە شەقاوم بە ڕای گشتی دەگەێنێ، کاڵێ من لە دوایە ماڵبژاردنە ئەمە جێبەجێ بکەم، بەم شێوە خزمەتی جەماوەری کوردستان بکەم. میدیای نابەرپرسیار بە تاکید خاوەندارەتێکی نابەرپرسیاری هەیە. ئەمانە هەوڵی چاواشەکاری دەدەن بە بەردەوامی بڵاوکردنەوەی هەواڵی ناڕاست و زانیاری نادروست درو دەلەسە و جاریواشەیە لەسەر سووز و عاتیفەی جەماوەر کار دەکەن. جام سووز و عاتیفە جاروە لەسەر بڵاوکردنەوەی ڕق و کینە، جاروەهە ترس و تۆقاندن و ناشرینکردنی جوانیەکانی ئەم کۆمەڵگای. بۆیە ینی کاتەکەی کاتێکی زۆر گرنگ بوو لەبەرەوەی هەڵچوونێکی میدیایی هەمە جۆر هەبوو و دەیویست پێمان بڵێت کە خۆتان وەک لە پەیامەکەش داتووەم مەخەنا و ئاستە نزمە و بەرپرسیارەتێک لەسەر شانی ئێوەیە بێ ئەو بەرپرسیارەتە بە ئەمانەتەوە جێبەجێ بکەن و ڕەچاوی بەرژەوەندی گەلی کوردستان، بەرژەوەندی گشتی کۆمەڵانی خەڵکی کوردستان بکەن و وەک لە پەیامەکەش داهاتووە ئێمە سەرقاڵی بابەتی بژێوی ژیانی هاوڵاتیانی کوردستانی ئەبێ ئێمە گرنگی بەم جۆرە پەیامانە بدەین کە لە بەرژەوەندی کۆمەڵانی خەڵکی کوردستاندا بێ و لە ئاست ئەو بەرپرسیاتی کە لە سەرشانی ئێمەیە. چونکە لە حەقیقەتە لایەن خاوەندارەتێکی نابەرپرسیار، هێزێکی نابەرپرسیار ناتوانێت میدیایەکی بەرپرسیاری هەبێ و لە بەرامبەردا لایەنی بەرپرسیار حزبێکی بەرپرسیار بێ بە تاکید میدیایەکی بەرپرسیاری دەبێت. و لە هەرێمی کوردستان ئەم دوو جۆرە مودێلە هەن و لە کێبرکێدان. باشە ینی هەندێک جارەخن لە میدیای یەکێتیش دەگیرێ دەڵێن بێدەنگن، لە کاتی خۆیدا جواب نادەنەوە، وەڵام نادەنەوە، ناچنە ئەو شەڕە میدیاییەوە. لە بەرامبەریشدا دەبێنین سەرۆکی حزبەکە دەڵێ مەچنە ئەم شەڕەوە. ینی ڕاستە وەکو میدیا پابەندەکان پابەندی پەیامەکەی سەرۆکی یەکێتی دەبن، بەڵام لە بەرامبەریژا خەڵکێک دەڵێ دەکرێت لێگەڕێن خەڵک قسە بکە، میدیای دیکە قسە بکەن بە ئارەزی خۆیان شت بڵێن و میدیاکانی یەکێتیش هیچ نەڵێن. بەڵێ بە تاکید یانی ئەو ڕەخنەیە زۆر لە ئێمە دەگیرێت کە دەبینن هەندێک لایەن یان میدیای هەندێک لایەن خەریکی بڵاوکردنەوەی پامێکی چاواشەکارین، بەکارهێنانی زمانێکی زبر، هەواڵی ناڕاست یان جاری واش هەیە وەکەوە قسەیەکەڵێت و ژەهر بکەیتە ناو هەنجوینەوە کەمێک ڕاستی تیا، بەڵام ناوەڕووکەکەی هەمووی ناڕاستی و چاواشەکاریە. ئەم جۆرە پەیامانە بەرامبەر بەکێ بەرامبەر بە یەکێتی نیشتیمانی کوردستان، سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان، قیادەی یەکێتی و وەکو حزب بە شێوەیەکی گشتی. ینی ڕەخنەیەکی زۆر لە ئێمە دەگرێڵێن ئێوە بۆ
بێدەنگن بۆ وەکو ئەوان نەکەم بۆ وەڵامیان نادەنەوە ئەمە دوو بەشە بەشێک ئایا جەماری ئێمە قبولیانە ئێمە پەیامی چاواشەکاری بەکاربێنین زمانێکی زبری ناشرینی نابەجێ بەکاربێنین خەڵک چاواشە بکەین درودە لە سەبڵا بکەینەوە من دڵیام جەماری ئێمە ئەویان قبول نییە ئەمە یەکەم دووەم وەکوتم حزبی بەرپرسیار میدیایی بەرپرسیارە یەکێتی حزبێکی بەرپرسیارە بەرپرسیارێتێکی گەورە لە گۆڕاپانی سیاسی لەسەر ئاسی عێراق حکوومەتی فیدرال و هەرێمی کوردستان لەسەر شانیەتی کابی میدیاکەشی بە هەمان شێوە بەشێکی ئەو بەرپرسیارەتێک دەکەوێتە سەرشانی لەلایەکی دیکەوە ئێمە یعنی میدیای ئێمە سیاسەتی میدیای ئێمە ڕنگدانەوەی سیاسەتی ڕسمی حیزبەکەمانە و سەرک بابڵ تاالبانی لە هەموو کۆبووناکاندا پێمان دەڵێت ئێوە مەچنە ئەو جۆرە کێبرکەیەکی ناتەندروست و پەیامەکانتان ئەبێ پەیامێکی ڕازگووانە بەرپرسیارانە بێ و وەک لە پەیامەکەشدا هەتوڵێ نەچنە و ئاستی ئەوانە لە کۆبوونەوەکانی تریش هەمیشە وای بە ئێمەی وتووە لەبەر ئەوە مادەم ئێمە میدیایەکی بەرپرسیارین هەندێک جار هەندێک پەیام هەیە ڕاستیشە ئێمە کە دەبینین خەڵک دەبێتە هۆی نیگەرانی خەڵکی کوردستان دەبێتە هۆی بڵاوبوونەوەی ترس و نیگەرانی و تۆقااندن ئێمە ئەو پەیامانە بڵاو نەکەینەوە لە بەرامبەردا میدیای هەندێک لایەن هەواڵەکە خۆیان دروستیەکەن ینی دەستکردێکی ناڕاستە وجودی نییە هەواڵەکە نەخێرنیان بە حاڵ پشتێکی بچووکی تایەتی ئەمادێن بەنەوەیەکی تر دەخەنە ڕوو کە لەسەر سووز و عاتفەی جەمار و جاریوە ئەمە زیانێکی یەکجار زۆری هەیە ینی کاک ڕەنگ و حەقیقەتێکە ئێستا قوتابخانەی ئەوەی کە پێ دەڵێن گوبلس وەزیری جەنگی سەردەمی وەزیری پرۆپاگندی سەردەمی جەنگی جیهانی دووەم سەمانی هیتلەر ئێستا ئەو قوتابخانەیە مودێلی ئەوەیە لە هەرێمی کوردستان یعنی مودێلی پێگەیاندنی مامۆستا و وەستای چاواشەکاری و درودە لەسەیە و ئەمانە ئەرکیان ئەمانە چییە؟ ئەرکیان بۆ مۆدێلی ئەم دۆ یانی ئێمە لەم دۆ خەداین ینی کۆمەڵگەی کوردی هەرێمی کوردستان پێویستی بەوەیە ئێمە ئەو هەمامەڵی کاڵێ من پێشانگم من یەکەمە من زۆرترین مودێلم من زۆرترین بینەر و خوێنەرم هەیە ئەمە بەچی دەکرێت ئەمە بە دوای ئامرازێک وەسیلەیەک دەگەڕێ ئەمە بە بڵاوکردنەوەی هەواڵی ڕاست هەواڵی درست ئەمە پێی ناکرێت ئەمە دێت گرنگ ئەوە زۆرترین خەڵک سیر بکەم بەڵام ئەمە وەستایەتی دەوێت یعنی شارەزایەکی دەوێت چۆن شارەزای دەوێت هەیە کەناڵ هەیە ینی هەوڵی ئەوە دەدا مەسەلەن گەورەترین خیانەتی نیشتیمانی بکەتە دەستکەوتێکی نیشتیمانی ئەمە بە چاواشەکاری دەکرێت بەڵام لێزانینێکیشی دەوێت ئەمە و کردویانە و دەشیکەن و ئەم گوێ ناتاوە ئەمە چ بەرپرسیارەت چووکە مادەم کە ئێمە دەڵێن میدیاش دەسەڵاتە بە دەساڵێتی چوارەمە کابێ بەرپرسیارەتی دەکەوێتە سەرشانی ئەمانەی گوێ نادەنم ئەو بەرپرسیارەتە ئەوە گرنگ بەوە دەدات ئەڵێ من پێشانگم زۆرینە خەڵک سەیری کەناڵەکەی من دەکا سیناری و دروست دەکەن گوێنێ ڕۆژانە سیناروی جیاجیا چاواشەکاری جیاجیا لەسەر بابەتی جیاجیا بۆ شکاندنی لانێکی جیاجیا یعنی بۆ ئەوە نییە ئەم پەیامە بۆ ئەوە بێ معلوماتێک بدات بە لانی بەرامبەر میدیای بەرپرسیار دەیەوێت بە چ شێوازێک خزمەتی جەمار بکە ئەمەی تر خزمەتی جەمارێک بە چ شێوازێک میدیای نابەرپرسیار دەیە بە چ شێوازێک زیان بە لایەنێک یان بە چەند لایەنێک یان بەڕێکخراوێک یان بە شارێک بگەێنێ فەرقەکە لێرە دەوایە یعنی تو سەی دەکەی ڕۆژانە سیناریویان هەیە یان بۆ لێدانە لە شارێک ناشرینکردنی شارێک یان لێدانە لە لایەنێکی سیاسی یان لێدانە لە کەسایەتیەکی سیاسی بەڵام میدیای بەرپرسیار ئەرکێکی تری لەسەرشان بووە جیاوازێکی زۆر لە نێوان ئەم دوو لایەنە هەن وەلایەن هەیە ینی پەیامەکەی سەداسەد ئەزانی درودە لەسەیە چاواشەکاریشنی هەر درۆیە کە سەداسەد وازەحە بەڵام ئەوەندە ئەو قسەی کاڵێ درۆ بکە تا درۆ بکە تا بڕات پێدەکەن پێ دوای لەسرم ڕێمایە بەڵێ شتە هەندێک میدیا بەشێکی میدیاوایە ئێمە بەڵام
خۆمان دوورمان خسووتەوە لەم جۆرە میدیانە کە وەڵامیان بدەینەوە یعنی ئەگەر بەڵام نەتیجەکە ئەم نەتیجەیە بەدەست دێت بڕات پێ ئەگەر نار خۆی ئەوەی کاڵێن پەتی دروو کورتە ینی هەر وا دێت کۆتایی پێدێت بەڵام ئەگەر ئێمە ینی ئەمە ئەم پەیامە بوو جامواری ئێمەیە ئەگەر ڕۆژانە ئەو هەموو درودە لەسانەی کە دەکرێن ئێمە بین وەڵامیان بدەینەوە بێ هیچ کارێکی دیکەی نەکە هیچ هەواڵێک بڵاو نەکەێنە بەس وەڵامی ئەو درودە لەسانە بدەینەوە و خۆشببختانە جەمار ئێستا وشیارە جەمار وریایە ئەنی ئێمە وەڵامیان نادەینە وەڵام سەیری سوسیال میدیا دەکەین ڕۆژانە ئەندامان و جەمەوەری ئێمە و خەڵکی کوردستان بە شێوێکی گشتی ڕوونکردنەوە لەسەر ئەو درودە لەسانە دەدەن و ڕاستیەکان دەخەنە ڕوو و خەڵکی کوردستان ئێستا ئازانێ کام کەناڵ معمەلی بڵاوکردنەوەی دروستکردنی ژەنینی درودە لەسەیە و کام کەناڵ ناوەندێکی تایبەتی چاواشەکاریە و کام کەناڵیش کەناڵێکی بەرپرسیارە بۆ گەیاندنی زانیاری و معلوماتی ڕاست و درست بە جەمار و شارکردنەوەی جەمار لەسەر هەندێک بوار و ڕووداوە جیاوازەکان باشە کاک لەتیف ینی کۆمەڵگی ئێمە ماندووە بەڕاستی بۆ خۆی موچەی نییە ژیانی نییانی وەکو دەبینینەوە ئێستا ئەمڕۆ موچی مانگی 6 لیستەکە بڵاو کراوەتەوە یعنی ئەم کۆمەڵگەی پێویستی بەوەی ئێمەش ماندووی بکەین لە ڕووی میدیایەوە ئەوەندەی تر ماندووی بکەین ئەوەندەی تر هیلاکی بکەین ئەوەندەی تر سرێسی بۆ دروست بکەین ینی وا بکەین شەو نەخەوێ جاری وایە 12 شەوڵە مەخەوە نەم شەو تابیانی لەگەڵمان خرخۆ ینی ملکوی دنیا هەیەشتیوە یانی ئەگەر ئێمە سەیری هەندێک کەناڵ بکەین نەکار جەماواریان ماندوو کردە خۆشیان زۆر ماندوون یعنی من سەیری هەندێک پێشکەشکاریان بێژەر دەکەم بەزەین پێوە دێت تا لەو گەشتە یان لەو بەرنمەیان نەجاتی دەبێت زۆر ماندوو دەبێ هات و هاوارێک دەکا خۆی شپرزە دەکا ینی کە کوردەوارە لە خۆی ڕەشوشین دەکا یعنی ئەنواعی شت ئەهێنێ و ئەیبەت و لەسەر ئەوەی کە ئەگەر ئەتوانێ و بەکو هەواڵێکی سادە بە جەمار بگەێنێ بەڵام ئەم هاتووە بخۆی ئەوەندە شتی دروست کردو ئەوەی ئەو شتا بەو شێوازە بگەێنێەوە کوتم سەرنجی خەڵک ڕابکێشەوە بۆەوەی زۆرترین بینەری هەبێەوە بڵێ ئاوام بەهۆی بەرنمەکەی منەوە بەهۆی منەوە زۆرترین کەناڵەکەی من شاشەی ئێمە زۆرترین بینەری هەیە بەڵام ئەمە بەڕاستی بێزار دەکات ینی من خۆم یەکێکم لەوانەی من ناوی کەناڵەکە نایەنم بەس بان ئەوە بکەم پێش 12 ساڵێک کەناڵێک هەبوو یەکەم جار سەرنجی منی ڕاکێشام دوای بە نەوعێک پەیامەکەنن ئەگەاند ئەوەندە هات و هەواریان دەکرد ئەوەندە شتی ناڕاست و چاواشەکەیان بڵە خۆم وازم لە هێنا لەو کەناڵە دوای ئەوە کەناڵێکی تر هات ئێستا کەناڵێکی ترە سیر ناکەم لەبەر ئەوەی بێتاقەت ئەبم لە بینی ئەزانم ڕاست نییە و بە شێوازێک دەردا بڕێ ڕێز لە بینەر ناگرێ ڕێز لە خۆیشی ناگرێت چونکە ئەو شێوازە ینی ئەوە گوشارە لە خۆی دەکا گوشارێکی زۆر لە خۆی دەکا و ئەمە وا دەکا کە تۆ ڕێز لە وەرگر و لە بینەریش ناگری توچکە تو قسەی ناڕاست پێڵێ بە دەنگێکی بەرزەوە بە دەموچاوێکی خۆ گرچکردن و ناوچاو گرێوە قسە لەگەڵ جەمارە دەکەی ئەوە ڕێز نەگرتنە لە جەماوار تۆ دەتوانی لەسەر خۆت بە نرمی زانیاری بە جەمار بگەین لەبەرەوە ئێستاش جەمارەوە قوبڵ بکە یان بێدەنگ بێ ڕۆژێک دی جەمار ئەمەی قوبڵ ناکە بەچی ئەوە دەکا ینی با بڵێن ڕەفزی دەکا ڕۆژێک دێت ئێستاش زۆر خەڵکە بینم ئەڵێ سەیری ئەو کەناڵە ناکەم بەڵام هەندێک فرتوفێنشە بە ئەو فرتوفێلانەش باز بکەم یعنی ئەمەی پێ دەڵێن سپۆنسەر دەبێت پرسیاری بکەم ینی کەناڵ بەڕێزت پۆزیشنێکی حزبی تێم لێرۆکو میدیاکارێک پرسیار دەکەم بەڕاستی ڕاستە لە کورسات بەڵام نۆکم میدیا ینی مافی خۆی نییە بەدای بینەری زۆردا بگەڕێ ینی پێچکەوپەنایەکیش بدۆزێتەوە بۆی کە بتوانێت زۆرترین بینەر لە خۆی کۆ بکاتەوە ینی فرتوفێڵەکە چییە کاتێ باسی ینی پێ دوای ئەمانە بینەری حەقیقی نین حەقی خۆیەتی هەموو کەناڵێک زۆرترین بینەری هەبێ خۆتۆ ئەوە ینی ئەم ینی ئەوێ زۆرترین خەڵک سەیری بکە بۆی پەیامەکە بگاتە زۆرترین خەڵک بە جگەی ڕەزامەندی خەڵکی کوردستان بە دیار دانیشت بەڵام ئەمە دوو فرتوفێلیتیا یەکێک گوتمان بە هەواڵی ناڕاست و بە چاواشەکاری و میدیا ئەتوانێ بەشێکی وشارکردنەوەی کۆمەڵگا و پەروەردەکردنی تاکەکان لە ڕێگەی میدیاوە بەڵام ئەگەر ئەم میدیا بێت پێچەوانەکەی دروست بکە مەسەن کۆمەلگای کوردەواری هەر طبیعەتی کۆمەلگای کوردەواری بەو شێوازە ڕقیان لەو کەسێک کە درودە لە ساکە
بەڵام خەریکایکەم بە ئەبێتە شتێکی ئاسایی خەریکەوە میدیا ئەو دەورەیە دەبینێت کە دروکردن شتێکی ئاسایی بێت جاران کەسی دروزن مەرغوب نەبوو لە کۆڕ و لە کۆبوونەوە و لە شوێنەکە لەناو کۆمەلگای کوردەوە لەناو جوواکی کوردەوەری ئێستا خەریکە یعنی ئەوەی کە دروزنە دەبێتە پاڵەوان وا خۆی پیشان دەدا و خەریکە خەڵکی تەیدی دەکە ئەمە زۆر خراپە ئەمە زۆر خراپە دوام ئەوە هەندێک شتی هەیە کە پەیوەستە بەلایانی ویژدانیەوە خەریکە ئەمەش یعنی بەش جۆرێک لە جورەکان خاڵێکی تر ئەمەی کە باز بکەم ئەوەی کاڵێ ئەوەندە لایک و ئەمەندە کومنتەوە ئەمە فرتوفێڵێک لێرەدا هەیە ئەوەی پەیوەستە بەلایانی سپۆنسەریەوە هەندێک ناویان ناڵێم هەندێک کەناڵ هەیە بڕۆ کلیک لەسەرەوانە بکە کە کومنتیان نووسیوە یعنی ڕێژەیەکی یەکجار کەم حەقیقین هەمووی فەیکە ئەمە بە تەبانەوانەی شارەزان لە واردازانن ئەمە بە چ شێوازێک دەکرێت یعنی تو دێیت پارەیەکی خەیاڵی سەرف دەکەیت بۆی بڵێن ئەوەندە لایک و ئەوەندە کومنت بۆ پەیجەکەی ئێمە بۆ پەیامەکانی ئێمە کراون ئەمە دیسانەوە ئەمە درێژە پێدانی پەیامە چاواشەکاریەکەیە ئەوە پەیامێکی چاواشەکاری کە زانیارێکی ناڕاست بڵاو دەکاتەوە لەسەر ڕووداوێک یان دروستکردنی ڕووداوێکی وەهمی ئەمە درێژە پێدانی ئەوەیە کە تو لە بابلێن لە پەیجەکان لە ڕێگای سوشال میدیاوە دێیت هەمان چاواشەکاری بڵاو دەکەیتەوە کە لە حقەتە ئەم کەسانە کەسی حەقیقینی بە شێوازێک کراوە کە یعنی خەڵ بڵێ ئەمە زۆرترین بینەری هەیە یان زۆرترین خوێنەری هەیە یان زۆرترین بەشداربووی هەیە ئەگەر لەگەڵ ئەم ڕەوتەدا نەڕۆی بەجێ دەمێنی یانەوەی کە تۆ شوێنی درۆ و دەلەسە نەکەوتووی واللهی ئەمە بەشێک ئەکەوتە سەرشانی میدیا بێ میدیا خۆی میدیای ڕەسان یان میدیای بەرپرسیار ئەبێ ئەو دەورە ببینێ و بتوانێ شەقام ڕایگشتی لەوە وشار بکاتەوە تێبگەێنێ کە ئەمە زیان بە هەموو تاکێک دەگەێنێ بە کۆمەلگا دەگەێنێ باەندێ ئەم ملەتە دەگەێنێەوە ڕوو بکەنە میدیای بەرپرسیار بەشێکی دیکە پەیوەستە بە وەزارەتی ڕۆشنبیری حکوومەتی هەرێمی کوردستانەوە و سندیکای ڕۆژنامە نووسانەوە و ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی ئەمانە هەمویان ئەبێ کار بکەن هەرێک لە بوار و لە ئەو ئەرکەی لەسەر شانێتی یعنی چوارچێوەیەکی یاسایی و چوارچێوەیەکی بەها میدیایەکان بەرپرسیاری میدیایەکان ئەمانە هەمووی هەرێک لە بواری خۆیدا کارێک بکەن کە ڕێگری لەمە بکرێ و میدیا بگەڕنەوە سەر ڕێچکە ڕاست و درستەکەی خۆی ئەمە بەو مانای ڕێکخراوەکان دەتوان کار بکەن و یاسای ڕۆژنامە نووسان ئەبێ هەموار بکرێتە بە شێوازێک بێ ئەوەی کە جنێو دەدا ئەوەی کە درو دەکە ئەوەی کە چاواشەکاری دەکا ئەوەی کە بێویژدانی دەکا یعنی ڕێگا پێدراو نەبێ هەمان کاتشا وەزارەتی ڕۆشنبیریش ئەبێ چاودێریەک هەبێ و ینی کەسێک هەبێ بڵێ ئەمە هەڵەیە کەسێکی شەبێ بەیانی بڵێ ئەمە ڕاستە بڵێ ئەمە هەڵەیە بەڵام وەکو کوردە کەسێکی بەرپرسیار ئەگەر کەسێکی بەرپرسیار ناڵێت ترشە ینی ئێستا لەگەڵ هەر میدیایەکی دیکەدا قسە بکەی دەڵێ بێ میدیا بەرپرسیار بێ و درۆنەکە ئەوەی ڕاستە ئەوە بڵاو ئەخر ئەو پێوەرانە کێ دروستێکە ئەوە کوتم یاسای ڕۆژنامەوانی ئەمە پێوەر دروستەکە پاداشت و سزا دێنێتە کایەوە ئەمە ڕاستە ئەمە ڕاست نییە ئەمە ڕاستە دەست خۆش ئەمە خراپە جۆرێک لە سزای هەبێ لەم ئەمەی کە بەم شێوە ئەوە بێت دووەم چاودێریەک هەبێ وەزارەتی ڕۆشنبیری دەتوانێت ئەو جوورە چاودێریە و هەڵسەنگاندر بە هەموو دنیا ئەمانە هەیە باشە شوێنێکی وەکو ئەمریکا شوێنێکی وەکو ئەمریکا کە لە هەرمی سەری سەرەوەی لانی مەدەنیەت و حەزارەت و دیموکرات و ئازادی و ئەمانایە باشە کەسیان دەیتوانی لەگەڵ سەرکردەیەکی چەکداری تیرروسی داعش مقابلەیەک بکە بوو نمونە ئەمە شتێکیوە یعنی لەوێ کە پێوەرەیە کە لەوێ لایەندا ئێمە دەیبینین ترامپ زۆر جارێک ڕۆژنامە نووس کازانێ قسەکەی ڕاست نییە جۆرێک لەوەی تایە هەر ئەلیبانێتە کۆشکی سپی کەوابێ ئێمە لە ئەمریکا نە دیموکراتی ترین نە پێشکەوتوترین ینی هەموو شتێکە بێت تۆ پێوەەر هەیە لەوێ
چوارچێوە هەیە بنەمە هەیە یاسا هەیە و بەهاو ئاکار هەیە ئەبێ ئەمان هەمویان تەواوکەر یەکترن و پێکەوە گرێدراون ئەبێ ئێمە ئەمانە لێرە ممارسە بکەین. کاگلت ینی شتێکت بیرێ نامەوە ڕخنەیەکیش بێ بەڕاستی لاانێک لە سەرکردەکانی یەکێتیش یاخود بەرپرسەکان لە حکوومەت ینی زۆر جار مەسەلەن دەزانن ئەم میدیایانیان ئەم میدیاکارانە ڕاستیەکان بڵاو ناکەنەوە بەڵام لە کاتی پێویستدا ڕەنگە وەڵامیوان بنەوە ئەوەندەی وەڵامی میدیاکانی خۆیان دەدەنەوە. خڵی ئەبێ ئەم پرسیاریان ڕخنەکارێکم لێرە ئاراستەی ئەوان بکەیت ینی من طبعاً هەموو کەسێکی وەکو یەک نییە لەوانەیە هەیە بەرپرسی حکومیە زۆر بە مەسئولانە تعامل دەکە هەشە لەوانەیە وەکو پێویست نەبێ بەڵام ئەم پرسیارە ئەبێ ئاراستەی ئەوان بکرێ تیمی ئێمەش بەتانیا لە وەزارەت و لە دایرە حکوومیەکان بەتانیا هیچی پێ ناکرێ ئەبێ ئەمە وەکو حکوومەت بەم ئەرکە هەستی ئێمە دابنێ مدیر ئامێکی ئێمەیە بەڵام 5-6 مدیر ئامی تریتیا پێچەوانەی ئەم ڕەفتار دەکا وەزیرێکی ئێمەیە بەڵام تیمی وەزاری زۆرینەی سەر بە لایەنێکی تریان چەند لایەنێکی تر ئەبێ حکوومەت بگاتە ئەو قەناتە ئەمەش پێویستی بە خەباتێکی ترایە. کاگلەتی نێروایی لێ پرسای بۆردی ڕاگەیاندنیکێتی نیشتیمانی کوردستان سواس دەکەم. زۆر سواس بە بەشداریکردن بەخێرایی سەرچاو. خۆشەویستان یارمەتی ئەو کارانم بەرنامی پرسی ڕۆژتان پێشکەشکرا تا پێتان ئەگەینەوە کاتێکی خۆش.